بەڵێ دیارە حکوومەتی ئەڵمانیا ڕایگەیاندووە کە بڕی 150 یۆرۆ وەکو قەرەبووکردنەوەی کۆڕۆنا دەدات بەو مناڵانەی کە لە وڵاتی ئەڵمانیا بەهۆی کۆڕۆناوە زیانیان بەرکەوتووە، یاخود ئەو خێزانانەی کە بڵێن کاری تەواو ناکەن، یاخود ئەو کەسانی کە کاری تەواو ناکەن. دیارە لە سەرەتای دەرچوونی ئەم بڕیارە لەلایەن پەرلەمانی ئەڵمانیا و بڕیارەکە پەسەند کرا. لە سەرەتادا ئەم بڕیارە ئەو کەسانی ناگرێتەوە کە مافی پەنابەرێتی ئەم وڵاتەیان نیە، واتە ئیقامەیان نییە، بەڵام دواتر گۆڕانکاری لە بڕیارەکەدا کرا. ئێستا ئەو بڕیارە هەموو ئەو کەسانە دەگرێتەوە کە مافی پەنابەرێتیشیان نییە، واتە ئەو کەسانی کە لەم وڵاتە کاری تەواو ناکەن، یاخود ئەو کەسانی کە سەرەتا هاتوونە داوای مافی پەنابەرێتیان کردو ئێستا لە کەمپەکانن، ئەگەر بێت و ناویان لە دەستگای پەنابەرانی ئەڵمانیا تۆمار کرابێت، ئەم 150 یۆرۆیە وەکو دیاری ئەو کەسانەش دەگرێتەوە. هەروەها ئەو کەسانەش دەگرێتەوە کە لە وڵاتی ئەڵمانیا لە ئێستادا بەهۆی کۆڕۆنا یاخود بەهۆی هۆکارێکی دیکە بێ کاری تەواو ناکەن و لەسەر فەرمانگەکانی کارن، ئەم 150 یۆرۆیە وەکو دیاری بەجارێک دەدرێت بەو کەسانەش. هەروەها ئەو کەسانشی کە با بڵین مناڵان لێرە تەمەنیان کە لە نێوان با بڵین لە 1 ساڵیەوە تاکو 18 ساڵی و هەندێک منداڵش لێرە حسابی منداڵی بۆ دەکرێت لە سەر و 18 ساڵی و تاکو 24 ساڵیش، ئەمانی کە با بڵین خاوەنی پارەی مناڵی تایبەت بخۆیانن، ئەم بڕیارە ئەو کەسانش دیارە دەگرێتەوە. دیارە ئەم ساڵ ئەم بڕەپارەیە لە چوارچێوەی ئەو قەرەبووکردنەوەی کە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەڵمانیا بڕیاری لەسەردا بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی کۆڕۆنا لە خاوەن کۆمپانیا بازرگانیەکان و هەروەها خاوەن ڕێستۆرانت و خواردنگەکان، ئەو بڕیارە ئەوانەش دەگرێتەوە کە با بڵێن بەهۆی کۆڕۆناوە زیانیان بەرکەوتووە. ئەم ساڵ بەپێی دوایین راپۆرتی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەڵمانیا ڕایگەیاندووە ئەو زیانەکانی ئەم ساڵ بەهۆی کۆڕۆناوە زیاتر بوون لە ساڵی پار، چونکە ئەم ساڵ بەهۆی ئەوەی کە شەپۆلی سێمی کۆڕۆنا هاتووە زۆرێک لە شوێنەکان بۆ ماوەیەکی زۆرتر داخراون و هەروەها قوتابیان و خوێندکاران زیاتر ئەم ساڵ لە ماڵەوە ماوەتنەوە. بۆیە ئەم بڕەپارەیە وەکو دیاری دەدرێت بۆوانە بۆ ئەوەی کە قەرەبووی معنەوی ئەم کەسانە بکرێتەوە کە لە وڵاتی ئەڵمانیا لەم ماوانی پێشووتردا بەهۆی ئەم کۆڕۆنا ئەم پەتایەوە کە بارودۆخیان خراپ بووە لە ماڵەوەدا. دیارە ساڵی پار نزیکەی 300 یۆرۆ بوو بۆ ماوەی جارێک نزیکەی 300 یۆرۆ درا بەو کەسانی کە مافی پەنابەرێتیان هەیە لەم وڵاتە، یاخود ئەو کەسانی کە خاوەنی جنسیە و ئیقامەن. ساڵی پار بڕیارەکە دیارە ئەو کەسانی نەگرتەوە کە مافی پەنابەرێتیان نییە لەم وڵاتە، بەڵام ئەم ساڵ بەهۆی ئەوەی کە زۆرێک لە ڕێکخراوەکان و هەروەها چەند لایەنێکی دیکە داوای ئەویان کرد لە پەرلەمان ئەم بڕیارە ئەو کەسانش بگرێتەوە کە مافی پەنابەرێتیان نەیە، یاخود ئەو پەنابەرانی کە تازە ڕوو لە وڵاتی ئەڵمانیا دەکەن و لە کەمپەکان. بەڵێ ئەمە دوایین زانێرەکان بوو. بەڵێ هەڵگورت، سپاس بۆ زانیاری.